ئازیزان خۆشەویستان سڵاوی خواتان لێبێت. بینەرانی هێژای کەناڵی دیمەن لە هەر شوێنێکی ئەم جیهانە بەرینەدان سڵاوی خواتان لێبێت. کات و سات و وەختێکی باش بۆ هەموو لایەک. خۆشەویستان خۆم زۆر بە خۆشحاڵەزانم لە وەرزێکی نوێی بەرنامەکەتانە بەرنامەی ئاوازی ما بەندە لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بڕگەکانی بەرنامەکەتان. بەڕێزان خۆشەویستان بەر لە هەموو شتێک بە بۆنەی جێژنی قوربانی پیرۆزەوە سڵاوێکی دۆستانە و خزمانەتان ئاراسە دەکەم. هیوادارم هەموو ڕۆژێکتان هەموو ساتێکتان هەر جەژن و خۆشی و باسەفا بێت. ئازیزان و خۆشەویستان بەرنامەی ئەم شەومان زۆر تایبەت دەبێت بە ئومێدی خوداوەند بە پشتیوانی ئەو هەموو ئەکتەرە ئەکتیڤە ئەو هەموو هونەرمەندە بە توانایی کە ئەم شەو بانگێش کراون. خۆشەویستان سەرەتا بە هونەرمەندێکی زێدە ئازیز و خۆشەویست بانگێشکەین، هونەرمەندی دێرین، هونەرمەندی بواری کولتور و فۆلکلۆری کوردی، هونەرمەندی میلی، برای گەورە کاک مەحموود محەممەد با فەرمێت. سپاس بەخوا زۆر قەنجەوە بینم. یاخوا بەخێر بیت کاک مەحموودجان، بەخێر بیت. خۆشحاڵ بوون کە ئەم شەو بە دیدارە شاد بین. فەرموودانی شەینە خزمەتێ فەرموو. بەڕێزان هونەرمەندێکی دیکەی میلیمان هەیە، هونەرمەندی دەڤەری پشدەر، هونەرمەندی قسەخۆش نوکتەزان، هونەرمەندی میلی کاک فەتاحی سەوزەواری با فەرمێت. کاک فەتاحجان بەخێر بیت. سەرچاوم یاخوا بەخێر بیت. لای ئەم گۆژ وشکە ساڵە باشترە. واللهی باشە باش یەمە خزمەتە فەرموو. یاخوار باش بێت. ئازیزان خۆشەویستان میوانانی تری هێژا لێرن، هونەرمەند و شانۆکار، هونەرمەندە گەورەکانی گەلی کورد، هونەرمەند کاک عومەر کەریماغا با فەرمێت بۆ سەر ستێج. کاک عومەر تۆزێک زیاتر قید بڕۆ. قید بڕۆم وەڵای ترە پیری جار وایە قیتی ناهێڵێ نانە فێرنی زۆرت ماوە. یەمە خزمەت خێربێن سەر. ئازیزان خۆشەویستان هونەرمەندی کۆمێدی، هونەرمەندی میلی، هونەرمەندی ناودار کاک مستەفا ئەحمەد با فەرموو بۆ ئێرە. ئەها ئەم چەند قیتە ڕوا ئاگای لێیە؟ ئەمە خولە چەخماقی ئەسڵە. سەرچاو کاک مستەفا جان بەخێر بیت. جاگوێ بگرە. برادێکمە بۆ خواپی کاک برای بلێ حەماغا خواپیکە وتی خولە چەخماخە کرد، خولە پیزە کرد، بەس خولە بوز ماوە بیکەی. ئەوش کەسایەتێکی معروفی شارەکە بوو، ئەولیاش بوو. پێویستە ئەوەش بکرێ ئینشاءڵڵا. چاوەکەوی زۆر دەست ڕێزیت. سەرچاو فەرموون. خۆشەویستان بەر لەوەی ئەم موقعە جێبێڵم بچمە لای میوان ئازیزەکان، هونەرمەندی دیکەش لێرەیە، دواتر وەک سۆپرایس کەسانی تریش بەشداری دەکەن. بە ئومێدەی بتوانین ئەم شەو خەندە بخێنە سەر لێوەکانتان، تۆزێ نەهامەتی و بارگرانی سەرشانتان سوکەین، تۆزێ خەمەکانتان ڕاژەنین بە ئومێدی خوا و بە پشتیوانی هەموو لایەک. بینیم پیرێ لە مەیخانە سەری دۆخلاوە، ناترسی وتم کە مردی چت بۆ ماوە، وتی دانیشە پێدا کە پێشە وەک من، ئێت بینی بمرێ و بڕوا و بێتەوە لەولاوە. هەڵبەت ئێمە ئازیزان زۆریان بەجیان هێشتوین نەگەڕاونەتەوە، بەڵام ئاشکرایە ئێمە دەبێت بە دویان کەوین. بەر لەوەی بە دویان کەوین ئازیزان خۆشەویستان ئەمانەوێ یادگارێکی جوان لای ئێوە بەجێ بێڵین. خۆشەویستان ڕووی دەماکەینە کاکە عومەر کەریماغا. کاک عومەر یاخوا بەخێر بێ سەرچاوم. سپاسانەکەم هەر بژین. لەم جەژنایە چی دەڵێت؟ وڵا لەم جەژنە ئاڵم پیرۆزوایی لە هەموو بینەر و بیسەرەکەین، هیوادارین جەژنێکی پڕ شادی و خۆشی بێ، جەژنی ئارامی دڵەکان بێ، جەژنی بە خۆداچوونەوە بێ. ئەو جەژنە بێکەوە هەرچی ناسۆری و ناهەمواری و ناڕەحەتی هەیە لە دڵەکان دوور بکەوێتەوە بە خۆشەویستی هەمووان. ئامین. بۆ ئومێدی خوا
کاک مستەفا جەژنت پیرۆز بێ و جەژنە پیرۆزە بکە. پیرۆز بێ لە هەموو لایەک، پیرۆز بێ لە هەموو ئەوانەی کەوا لەم کەناڵەوە ئەم بەرنامەی ئێمە ئەبینن و هیوای خۆشی و کامەرانی بۆ هەمویان ئەوازی. و ئیتر من ئەو شانەی کە ئاغاوتی منی ویستم بێ لەم، بەڵام ئەو پێش من کەوتاژە من نایە. منیش وەک ئەو منیش وەک ئەو هیوادارم حرامم نەخواردبێ. دەسوودەمتان خۆشەوە نەکەن خۆتانە. بەڕێزانە چینە خزمەت کاک مەحموود محەممەد جەژنە پیرۆزە ئەگەر ئاراسی کە سوکار و میلەتەکە دەکەی لە خزمەتین. جەژنی ئەو کەسانە پیرۆز بێ کە لێرەن، جەژنی ئەم کەناڵە پیرۆزەیش هەر پیرۆز بێ، جەژنی هەموو میلەتی کورد پیرۆز بێ. هیوادارم جەژنێکی پڕ لە ئاشتی و خۆشەویستی و تەبایی بێ بۆ هەموو میلەتەکەمان. جەژنی جەنابشتان پیرۆز بێ و پیرۆزبایی خۆت بگێنە. زۆر سپاس دەکەم کاک میدیاجان. جێژنی قوربان لە گەشت موسڵمانانی جیهان پیرۆز بێ، بە تایبەت لە ئێوەی بەڕێز و لە گروپی مۆسیق و تیپی هەڵپەرچێ و ئەو کامێرەوانەی کە لێرەنەوە ئەکتەرەکان و لە خزمەتیاندا پیرۆزبایی لە هەموو موسڵمانانی کورد دەکەم و هەر بە خۆشی بێ و سەرکەوتو بن لە هەموو لای پیرۆز بێت. هەمیشە لە جەژن و خۆشیابتان بینم. ئازیزان خۆشەویستان، شەوچەرێ ئەم شەومان ئاهەنگەم شەومان بە هاوکاری گروپی موزیسیان ئەو بەڕێزانە گروپی هەڵپەرچێ ئێستێرەکان بە سەرپەرشتی کاک ڕێبوار. ئەگەر کاک ڕێبوار پیرۆزبایی هەیە، ئەگەر تەشریف بێنێت بۆ پیرۆزبایی یا ئێمە دەنجی بگەێنین یا بۆ خۆی بێت، ئەوە بە هەر جۆرە بێت دەبێت کاک ڕێبوار نزیک بیتەوانێ و جەژنە پیرۆزە ئاراستەی کە سوکاری خۆت و کۆمەلگاکەت بکەیت. مامۆستاجان سەرەتا جەژنە پیرۆزە لەوێ خۆشەویست لە هونەرمەندە خۆشەویستانە، لەم کاڵە هونەرمەندە خۆشەویستانە، لەو کارمەندە خۆشەویستانە لە کەناڵە جوانەکەی دیمەن کە هەمیشە بەرنامەی جوان و ناوازاکە لە هەموو خۆشەویستانە کە سێرمانەکەن. دەستخۆشی لە توی ئازیزەکەم جێگای شانازی بۆ هەمومان و سپاس قوربانی تۆ. چاوەکەم کاک ڕێبوارجان، تۆ سەرکەوتی بێ هەمیشە و دایم لە کارەکانتە. خۆشەویستان، ماوەتەوە بڵێن هەموویشی مردنێ قەرزارین، بەڵام بەر لەوەی بمرین با تۆوی ژیان شینکەین، ژیان پیشانی نەوەکانی ئایندە بین. هەر بۆیە ئێمە دەستپێکی بەرنامەکەمان بە گۆرانێک دەستپێەکەین بە دەنجی کاک مەحموود محەممەد. هیوادارین خەمەکان ڕاژەنێت، هیوادارین بەو دەنگە زوڵاڵە بمان گێڕێتەوانێ بۆ تافی لاوی، بمان گێڕێتەوانێ بۆ ئەوجی عەزەمەت. کاک مەحموودجان فەرموو. ودمي عزارو يشو دردوا ديمي يا عزيز يا عزيز عزيزي كتي كجروي أنا سجيرة أتشين بيني قلوب بردواي ديمي
عزيزي عزيز سيبي يا سيبي بانيا وبسكانا ديبي سيبي يا سيبي بانيا وبسكانا ديبي نبيرم كومي ماسكايا نبرق داري زيبي وبنبرق داري زيبي سيبي يا سيبي بانيا وبسكانا ديبي نبيرم كوالبي ماسكايا نبرق داري زيبي نبيرم كوالبي ماسكايا نبرق داري زيبي سيبي يا سيبي بانيا وبسكانا ديبي نبيرم كوالبي ماسكايا نبرق داري زيبي نبيرم كوالبي ماسكايا نبرق داري زيبي دەسوودەمت خۆش بێ کاک مەحموود جان لەشت ساغ بێ
بەڵێ بەڕێزان ئەوە کاک مەحموود محەممەد بوو سپاس بەخوا دەنجی هەرماوە لە جاران باشتر ئاغەجان حەزەکەین دەستکەی بە هەمبانە بۆرینە هیوایان لە کەشکۆڵەکەی خۆتە چوارینەیەکی خۆتمان بۆ خوێنی تۆ پێمان خۆشە بەڵێ بەسەر چاود نێشێت هەڵێ زۆر کەسم دیوە وەک فێرنەگولە بۆ خۆی گرگن و قسەشی زلە لە هەموو ژینیا بۆ قێبکوژێ ئەیکا بە هەڵڵا بە بەیتی بلە جارێکیان باسی سەراو کرد بەڵێ حەزەکەم ئەو بینایی سەراشمان پیشان بیتوانێت بە جۆرێکی تر ئەگەر لە بەرێ بابێت بەڵێ ئەڵێ هەر ڕۆژێ نەچمە بەردەرکی سەرا دڵ و ویژدانم ئەیکەن بەهەرا پێم ئەڵێن بۆچی سەردانێ نەکرد نازانی ئەم ڕۆژ غەدری لێکرا مادەم هەر لە نزیکی سەراین با بچینە لای بیناکەی سەراش بەڵێ لای بیناکەچی بەسراتوە شەقامی شارم هەڵتەکێنراوە کوچە و کۆڵانی لێم شێوێنراوە هەر بینای سەرا ساغ و سەلیمە لە هەر چوار لاوە پی نەکراوە شەل نییە پایشکاوە شەلیش نییە پایشکاوە ئاغا هەمووی کۆ کردو هەمووی چاپ کردو شتانە بەڵێ هەموویم چاپ کردو هەمووی چۆتە سەر کاغەز ئیترە بێ بە مێژوو ئیشەڵا پێشکەشی بە کتێبخانەی کوردیەکەین و ئەوەی کە ئێمە بهێڵێتەوە تەنها ئەو شتانەیەکەوە وەکو هونەر وەکو ئەدەب وەکو نووسین بە هیوای لەشی ساق و تەمەنی درێژ بۆ تۆ هەموو لایەکی ئینشاءڵڵا دەچینە دیوان سەرایەکی ترەوە نەبزانین کاک مستەفا لە ئەکتەرەکان لە چواردەوەلەکەی خۆی لەگەڵ ئاغایە بە سەریعی یادیان کەوتەوە کیان لەدەست داوە و ئەم شەو یادی چێ بکەینەوانێ وڵا زۆر بەداخەوە ئیتر ئەوە قەدەرە و هاتووە ڕۆیوە ئەو هاوڕیانەمان کە کاتی خۆی بەیەکەوە بووین و ئیشمان کرد وەکو زۆربەی زۆریان کەوا کۆچی دواییان کرد مەسەلەن ئەوانەی کە بەتەمەن بوون خوا ئافریکا ئێمە یەکەم جار لە کێشا لەگەڵ ڕۆڤیحیا مامۆستا ڕۆڤیحیا یادی بەخێر ڕەحمەتی لێبێ خەلیل بەڵێ ڕەحمەتیان لێبێ عەتا سوڵتان مامۆستا عوسمان شێوار مامۆستا کەمال سابیری ڕەحمەتی ڕەحمەت بن نازانم سەیانی کاکسم کۆ خوا ئافریکا سەباحەزیان کە ئیتر زۆربەی زۆری کاک حەسەن تەنیا مامۆستا عومەر حەلیەمین سەلاح باڵابەرز سەلاح باڵابەرز ئیتر ئەو کۆمەڵە هونەرمەندا هەموو هونەرمەند ئەوانەی کە ماون دوعای تەمەنی درێژ بۆ چێ بکەین ئێستا لەوانەی چ لە هەولێر چ لە کەرگوڵ چ لە سلەیمانی مەسەلەنەوە مامۆستا ئەحمەد سالار شکر سوپاس بەخوا ماوە کاکە عومەری کەریماغا ماوە کاک ئازادی حەمە بچکۆل ماوە مامۆستا تەها بابەن ماوە مامۆستا تەها بارایی ماوە لە سویدە بەڵام بەداخەوە تەندروستی زۆر باش نییە خۆشەویستان ئێمە لێرەوە داوای تەمەنی درێژ بە هەموو لایەکە نەگەر خواوەندی گەورە دوعامان قبوڵکە هەمووتان تەمەن درێژ بن ئینشەڵڵا با بچینە خزمەت کاک فەتاحی سەوزەواری کاک فەتاح بۆچی پێ دەڵێ سەوزەواری بەڵێ وڵای ئەوە کاک میدیا ڕۆژهەڵاتی مارێکە و لەقەبێکی هەیە بەڵێ دوکانی سەوزەیە بۆ باپیر مەخت خۆی تورکمان هاتوونە ئاغا کەریم سەوزەوار ئەو من بێرم کۆتەوانێ نەوار نەوێخ بەڵێ ڕاستەوە ڕاستە بەڕێزان جوانتر و ڕووخۆشتر و بۆن خۆشتر لە گوڵان گۆرانێکی کاک فەتاح هەبا بە یەکەوە جومان لێبێت گروپی هەڵپەرچەی ئەستێرەکانیش بە تەشریفیان هەستن بەشداری بکەن لەم گۆرانیە.
خۆشی گوڵان بەڵ خۆشتری لە گوڵان وەرە سەر خۆشی دڵان بەڵ خۆشتری لە گوڵان لای من ناوت زۆر بەرزە وەک بولبولی سەر سەڵان لای من ناوت زۆر بەرزە وەک بولبولی سەر سەڵان
زۆر سپاس دەشی ئەوەستاڵ دەست و دەمە خۆش بێ کاک فەتاحی سەوزەواری لەشت ساغ بێ و دەمێ هەمیشە بەردەوام بی لە خزمەتی هونەری میلی. ئازیزان خۆشەویستان، نیکۆلۆ مەکیاڤێلی کاتبێکی شوم و نووسەرێکی سەرسەخت و کەسێکی ڕەشبین بوو کە ئامۆژگاری میرەکانی ئیتالیای دەکرد بۆ یەکپارچەیی خاکی ئیتالیا. کتێبێکی تالیف کرد بە ناوی میر، واتە ئەو کەسەی کە فەرمانڕەوای ئیتالیا ئاکا بۆ یەکگرتنەوەی ویلایەتەکانی ئیتالیا. بەڵام چی نووسی؟ نووسی بووی ئەگەر تۆ دەشارێ لە بەردەستا بوو شارێکی جینۆسایت کە ملی مرۆڤی شارێک لێ بکەرەوە لەبەرەوەی نۆشارەکەیت ڕکوع بۆ بەرن. یەکەم نۆشارەکەیت لێتە ژێر دەستێت دەترسن. دووهەم جۆگرافیا و پوش و پاوەن و ئەسپ و سەرمایە و سەروەتی شارێکشت دەستەکەوێت ئەوە کرد بە هێزەبیت. ئێمەش لە هەزارە سێمدا لە ساڵی 2021دا ئێمە پێچەوانەی نیکۆلا مەکیاڤێلی قسەمان هەیە بۆ میری خۆمان. ئێمە ئومێدی باشبینی و باشکرداریان لێ ئەەکەین و بە شارێک دەڵێن ئیتر ئاوەڕ نادەمەوە لە ژینی تاڵی ڕابردوو، مەلی خەیاڵ فری و نادەم لە شوێن کڵاوی بابردوو. بۆ ئامانجی ڕۆژێکی نوێ تەمەەن تاڵاوی پێچەشتین، بەو مرازە ئەڵم گەشتین مێژوو ئەڵێ هەر نەگەشتین. عمرم جەستەی لە کۆڵ ناوە ماندووی ئازاری ئەژنۆمم، عمرم جەستەی لە کۆڵ ناوە ماندووی ئازاری ئەژنۆمم، ڕێبواری ڕێگەی ئازادیم هەر ئەڕۆم و لە جێی خۆمم. بەو منزڵە ئەڵم گەشتین مێژوو ئەڵێ هەر نەگەشتین. لەو ڕۆژەوە پەتی دوژمن ئاڵا لە دەست و قاچەوە، نیشتیمان چوارمێخەی کێشرا وەکو عیسا بە خاچەوە. بە هۆڵۆکۆست ئەڵم گەشتین مێژوو ئەڵێ هەر نەگەشتین. هەتا لە یەکتر بترازین لەگەڵ بێگانە بسازین، تا دەست لە زامی کۆن وەردەین هەتاکو پشتی یەک بەردەین، هەتا ڕۆڵەی گەلبین بە کوشت، هەتا دوژمن بکەین بە پشت. کوردستان خەون و خەیاڵە، ژینی سەربەستی مەحاڵە. ئاغاجان ئەمەوێت شارێکی گۆرانێکی خانمێکی ئێرانی بیرخەمەوە دەڵێ خوش بە هاوڵی دیڤۆنەیە کە هەمیشە خاندوونێ بەر لەوەی وەڵام بیتەوە. منیش و ئەنگۆش هەموو میوانەکان حەزیان لەوەیە خانمی دیوانسەرا ڕیزە چایم پێشەشکات. خوش بە هاوڵی دیڤۆنێ کە هەمیشە خاندوونێ خۆزگەم بە حاڵی شرکەدامە پێکەنێ لەگەڵ یایت. بەڵێ لەگەڵیان، بەڵام من شتێکی کە هەڵێم بەڵێ زۆرم پێسەیرە کە شێت پیرە بێ، خەفەت لە دڵیا چۆن جێگی دەبێ. دیارە ڕۆژگار هێندە زاڵمە، شێت و ئاقڵی لا دەستگیرە بێ. ڕۆژگار زاڵمە، بەڵێ ڕۆژگار زاڵمە دەبێ نەهێڵین ئینشاءڵڵا. کاک مستەفا جان، بەڵێ من حەز ناکەم ئاوە بتان بینم. ئێوە هەمیشە مایی خەندە و پێکەنین بۆ سەر لێ و بوونەتە مایی بزە و پێکەنین بۆ بینەران و بۆ کۆمەڵگای کوردی. حەزەکەم ئەم شەو خۆشتان وەکو ئەو گوڵۆی کە تازە شکۆفە ئەکا، تازە و خوچەی دەمەکاتەوە بە پێکەنینەوانێ بێنە ناو هەندێ باس و سەربوردە و ڕۆژگاری سەیر و سەمەرە. بۆی زۆر دوور ڕەکەوینەوە، نازانم لەم ماوایە خەرێکی چی بەرنامەکەم قۆمەخۆیە، ناوی ئەمە ئەدرەسە عینوانە، گوایە بەرنامەکەت نەکردووە، نازانم تەعەن هەبوو چی هەبوو. حەزەکەم خۆت باسیکەی، من بە پچڕی بیستمەوە. تۆ جارێ پێشێکینە سەرەوە من و کاک فەتاح کاتی خۆی لە بەرنامەی کەشکۆڵ و بەرنامە و ئەوانە زوو سەردانیە کردین و ئێمەش میوانداریمانەکردن لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی سەڵات. بەڵێ ئێوارە کە هاتم پێم خۆش بوو کە بینیم، وتی ئەوەش هەڵکەوتی کوڕمە. هەڵکەوت خالی نەسێنێت، خالی نەسێنەوە تەمەندرێژیکە. وتم هەڵکەوت گیان چی خوێنەوە؟ وتی وەڵام مۆسیقام خوێنەوە و وتم چی ئالەتێ زیاتر شارەزای؟ وتی پیانۆ. جا ئەوە شتێکی بیرکەسمەوە. خوا لێ خۆش بێ مامۆسایەکە بوو، مامۆسا عەبدوڵڵا، قەبە عیفریتیان پێوت، لەقەبەکەی وا بوو.
خالی خۆش بێت لە ساڵی پەنجاکانە دارالمعالمینوانە وەریان نەگرت بوو دەرەجەی زۆر کەم بوو وتیان بۆ ناچیتە مەعهەدی فنون جەمی لە 3 ساڵە و ئەبی بە مامۆسای مۆسیقا ئەویش کە چوو بوو دەی لەو ئالەتانە چی هەڵبژاردبوو پیانۆ بەڵێ پیانۆ وتیان بۆچی خۆی هیچی لێ نەزانی بوو خۆ پیانۆ بۆ هەڵبژاردووە وتی آخر سلێمانی پیانۆیتیانێ و نەهاتۆتە تا ئێستا پیانۆ نەهاتۆتە سلێمانی وتیان ئەی باشە ئەیجا ئەوە بڵێن پیانۆ هاتە سلێمانی تۆ چیەکەی وتی خۆم نەقڵەکەم بۆ تێڵە و بیارە فەقیرە خۆی ئافرین جا باسی مقۆ کرد ئەوە بەخوا وازان بۆ 2 ساڵە شتێکی وایە ئەو بەرنامەیەمان لەگەڵ برای خۆشەویستی کاک عەبدولغەفارە ئەوە برادێکم پێی وتم وتی تخوا ئەو عەبدەی لێ بکەر و هەر بڵێ غەفار هەر لەسەرەوە ئاوتی لەگەڵ کاک غەفارە ئەو بەرنامەمان دامەزران و خۆ سەرەتا تەکلیفمان کرد لە کاکە عومەریش ئیتر ئەو کاتە تۆ زێ ناساق بوو مەجاری نەبوو ئیشەڵا باشی ژەمیت ئیتر ئەو بەرنامەیە تا ڕادەیەک جێگەی خۆی کردوتەوە جمهوری خۆی هەیە و بەردەوامە و این نیشان کردو کۆمەڵێک گرێویان لەسەر کردو توانە و بەرنامەیە خۆی بکوژێت و خۆی ببڕە 2 مانگ 3 مانگ زیاتر بەردەوام نابێت بەڵام لە سای خوا بەرنامەکە ئەو بۆ 2 ساڵ زیاتر ئەچێت ئەمە ئەوە دووەمیش خەڵکێکی زۆر متابعەکەن و بەدڵیانە کاک مستفاجان ناڵم جەنابتان ڕوبەڕوو دانیشتن و مەتحی ڕوبەڕووەک و زەمی پاشبلەوە و هەندێک کەس دەڵن بەڕێستان جێدەستان لە شتێکا بێت ئێوە هونەرمەندە دێرینەکانن کە لەسەر دەستی ئێوە بەر لەسەر بەردی شانۆی کوردی بنیاد نراوە بەنسبەت عەبد لە غەفار بکرێتەوانەیە کۆمەڵگای کوردیش بەشێکی زۆری مسلمانە غەفارێکێکە لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە لە ئەسما وڵڵا و حوسنا هەیە عەبدولغەفار عەبدولجەبار عەبدولقەهار ئەبێ ئەو کەسانی کە ئەو ناویان ئیسمی مەوسوفە عەبدەکەی پێوەکە بۆی نەبێتە شوروک نەبێتە کوفر ئەمە شتێکی ترە لەسەر مەسەلەی وتوێژ و قسەکردن و گۆرانی من حەزەکەم شتێک بڵێم بێوەی کاک مەحموود ڕاست لەشێت کاک مەحموود کەم تا زۆر مسەی دیمانە و چاپێکوتنەکانی یەکەم هەندێک کەس پێ مەڵەن مامۆستا کاک مەحموود کە مقابلەکە وا هەستەکەی لە ئیمتیحانە ئەڵەم چۆن ئەڵێ بە بەڵێ و بە نەخێر جوابێتەوە ئەڵەم آخر چۆن ئەڵەم مەسەن پێ بڵێ کاک مەحموود هەموو مقامەکانە ناسی ئەڵێ بەڵێ هەمووی وتووە نەخێر فڵان شت بەڵێ نەخێر ئەڵێ جا ئەمێ ئەم شەو لەو ئیمتیحانە دەربازی کەین ئەمانە بیکەینەوە بزانین کاک مەحموود لە ڕاستیان ناوسکی چیتیایە بینەری بەڕێز بەڵێکەی یان نەخێرەکەی یانیمە بەستەکە لەوە کاک مەحموود جان ئەم جارش بەخێر بیت فەرموو کاک لیدێ زۆر بە گۆرانی وتە خۆم بە شە لە شەل و نازانم چی و عسکەریش بۆ شە لە شەلە خۆ تەسرەکە دەما ئاگامان لێ خۆ زانی ئێمە کاتی بۆ شەرحەبیل ئێمە لە مستشفای ڕەشید بووین بەڵێ ڕاستە ئۆتۆمبیلی یاوی قاچێک زەرەری پێگەشتووە و بۆ شە لە شەلەش خۆت تەسرەحی کردو لە ژێیش لەسەر بەڵێ بەڵام بیستم لەگەڵ هاوڕێک تا چووی بۆ ئێران بەرگەتان پێوە بەرگەکە کۆن بووە نەی خواردووە هاتوونەوە لە پشتی سیتەرەکە و لە کەناڵێکەوە بچن ئاودی بن تەقەتان لێکراوە ئەو برادەڵێ ئەو ڕاکردنی کاک مەحموود ڕای کردووە لەیش مارەسۆنەکە کەسم دیواسیدا بێت ئەسڵی هەیەمە ڕاستەکە حەزەکەم بیجێڕیتەوە ئەوە من ئومێد بووین کاک ئومێدینەی بەڵێ هاتینەوە لەم قۆڵەوە هاتینەوە نەمازانی پازارەکە پیزانیوین و لە چەمەکەوەی نیشتە شوێنمان کاکە چی پارە بوو لێ سەگی پارەمان پێ نەماندا ئەوە خراپ مەڵای ترکە زانیمان وتمان پارەمان پێنیەوەمانە هیچی پێ نەهێشتین کابرای لە دێکەوە چاوی لێ بوو ها نەجاتیین ئەو جارە نەجاتیان جاری کە پێشی لێگرین دەستی کرد بە تەقەگرن یەک ڕاکردن ڕام کردووە لە هەموو ژیانمان ڕاکردنی و ێستاش کاکمە دەڵە باوەڕ پێ ناکەم بڵێ خاستم تاێزا زۆڵێ نەومێت بەجێم هێش کاک مەحموود بیرتە جارێکیان چوینە مناسبەیەک بۆ ئەودی بۆ ڕۆژهەڵات
بەڵێ بەیەکەوە چوین لەسەر شەقامەکان لافیتە وڵاسای بە فارسی و کوردی بە خراتی ئەمەکرابوو بەڵێ ماوە مەریوان بووەوە لە مەریوان بوو هەستە چۆن بوو ئاوا ئاغای مەحموودی و نازام چی ڕازا بوو بە فارسی باسیە ینی هەستێکی خۆشە کە تۆ ئەیبینی ناوی خۆت و شارێ بە خێرات نێ بکات هەستێکی کەم نییەوە خۆشەویستان کاک مەحموود شایستە لەوە زیاترە سپاس دەکەم ئەڵێ کاڵا بەقەت باڵایە هێشتا چی بۆ کاک مەحموود بکرێت زۆر کەمە لە بەرەوەیچەکە لە دەنگە ڕەسەنەکان هاوشەوەی کاک فتاح و هاوڕێیانی هاوپیشەکانی کاک مەحموود کاک ئەحمەد شەماڵ کاک کەریم خەمزەیی هەتا گاتە لووتکەکەیان حەسەن زیرەکی نەمبەر ئەمانە ئەو دەنگانن کە پێویستی بە فیزە نییە سەبارەت بە مۆرک و ڕەسەنایەتی ئەم دەنگانە لە هەر شوێنێکی ئەم جیهانەوە جۆبیستیان بی هەستەکە ئێمە دەنجێکی کوردیە کەوابوو کاک مەحموود بزانی گۆرانی دووەم چیت بۆ ئامادەکردوین دڵی خەڵکی پێخۆشکەین
دەست و چاوی هەموو لایە خۆش بێ کاک محموودجان هیوادارم ئەمری نوحت بێ ئیشەڵڵا ئەو دەنگار بمێنە بە خۆشی و بە زوڵاڵی ئازیزان خۆشەویستان با بە خێرایی بچین لای کاک مستەفا ئەحمەدی شانۆکار کاک مستەفا کاتی خۆی دایکە دوستبووی ئەکتەر و شانۆکاری بەتوانە مامۆستا ئەحمەد سالار لە ناو بەرێویان بیکوژێ بۆچی؟ کاتێک کە کۆمەڵ و هونەر و وێژەی کوردی دامەزرا کاکە عومەری شیکیا بوو ئێمە هەموو ئەندام بووین لە کۆمەڵ و هونەر و وێژەی کوردی ئەی نواندن تیپی نواندنی سلێمانی ئەو ساڵێک ساڵ و نییە پێش کۆمەڵ دروست بوو لە ساڵی 16 بوو یا تەحوڵتان کرد بۆ کۆمەڵ بەس من نەچوومە تیپی نواندن ئەی پێشڕەو ئەخر ئەوە شەر دوای کۆمەڵ بوو لە سەرەتا کۆمەڵ کە ئیجازەکەی وەرگرت یەکەم ئیشمان ساڵی 69 کێج بوو یەکەم مەسرحەیە کە پێشکەشمان کرد ئیترەوە بوو بەیانی 11 ئازاری بەسەرا هات کرانەوەیە کرایەوە و ئیتر تۆزێک ئیزا ئەو تەلەڤیزیۆنیان بۆ مەجاالیان نابچین و ئەوانە کۆمەڵێ تەمسیلی کورتمان هەبوو ساڵی هەفتا بوو یا هەفتاویەک بوو چوین بۆ بەغا تۆمارمان کرد بەڵێ یەکێک لەوانە یادی بەخێر و خواتە مەندرێژی کە مامۆسا تەها بابان ئامادەی کردبوو بەڵێ هی نووسەرێکی میسری بوو تۆفیق الحەکیم یەکێکی تریان لە نووسینی حەمەسلیقی محامی و خوا لێی خۆش بێ و کاک نووری وەشتی شەر خوا لێی خۆش بێ ناوی بەڕێوەبەری نوێ بوو ئەوانە کۆمەڵە تەمسیلیا یەکێکی تریان ناوی تاوانێ لە ئاسمانە بوو خۆشی کاکە تەها دۆری بین ئیتر لە بەغا بووین شوین ئەوانەمان تۆمار کرد کۆمەڵە تەمسیلی کورد بوون بەڵام شتی بەپێز و پڕمانە و کۆمیدیش بوون لێشێ لەو ئینانا بەڕێوەبەری نوێ ڕەحمەت لە حەسەنە شیرەفەنی مامۆستا ئەحمەد سالار باوکی مدیر عامێکە منیش مدیری ئیدارەی ئەو دایرەیەم ئیتر دەممان لە یەک گیرە بێ و ئەملا ئەولا ئەو شتانە شوێکم لێکات چونکە ئەم دەورەی کە منم بینی پیاوێکی فزولی و دووڕوو یعنی پیاوێکی فیتنە و بێکەڵک بوو ئەنجانیە کە ئەمە لە تەلەڤیزیۆن پیشانرا ئەو شەوەی هاوین بۆ ئاوا لە حەوشە دانیشت بووین و دایکم خوا لێی خۆش بێ هەموو دانیشت بووین و کە تەلەڤیزیۆن پیشانیە پێی خۆش بوو هەتا گەیشتە سەر ئەوەی کە کاک ئەحمەد تفەکەم لێکە خەریب و تەلەڤیزیۆنەکە بشکێنێت ئەوەنەی پێ ناخۆش بوو شێخ جەلالی برام خوا لێی خۆش بێ وتی وەرە جەلال لەسەر ئەو تفە 3000 دینارت دامێ زەلامێکم بۆ بدۆزەرەوە 3 فیشەک بنێ بە ئەحمەوە چێوتم دایکەوە تەمسیلەوتی من تەمسیل و مەسیل نازام حەوای لێ هاتووەتم لە تۆ بکات ئیتر ئاوا بوو ئەمە ئەوە لە چەخماخەش کە تەسجیلمان کرد کە لە تەلەڤیزیۆن لێیرا هەتا ئەو شوێنەی کەوا ئاغا کە من هینە بم ئیتر زەلیلە بم لە بەردەسیا و ئەگریم بەدەسێ و ئەو جۆرە شتانە زۆر زۆری پێ ناخۆش بوو وتی داڕزەی داوەشەی بۆ ئەپاڕیتەوە لیان و بۆ پەشیمان بوویتەوەوانە وتم لە تۆ پەرلەمەکە وتی بەو خوایە دەرتەکەمە دەرەوە هەتا کە منیش کە تەقەکانم لێ کردن و ینم برینار کردووەمانە دایکم دەستی خۆش بێ ئافرم هەمیان بکوشە زۆر بە جدی وەرێگرت بۆ دایکی خولە پیزە شەروا بۆ بەڵێ این بوو ئەخر کاکەوان ئێستا مەسەر خوالیان خۆش بێ نەخوێنەوار بوو دایک بەڵام بۆ لەو لە بازار ڕابوو دەوری 6 ساڵ دوکانار بوو مەسەرەن هەستێکی کوڕسالاریشی تیا بووە ئاباڵە زۆر حەزاری کوڕسالاری حەزیکە کوڕەکانی شت بن خوا لێی خۆش بێ دایکم قەت نەچوو بۆ تەعزیەی ژنان هەرە چووە تەعزیەی پیاوانەوە هەش کەسی عەمری خوای کردایە هەرە وەڵا ئەفومان کەن کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بەس شانۆ نەبوو ینی بەشی شانۆ نەبوو بەشی مۆسیقا بوو
بەشی شێوەکار بوو هەموو بەشەکانی تری هوەریشی تیا بوو لە دوای ریاضەشمان تێکرد لە دوای ریاضە و بەزمڕش یعنی بوو بە دایکی شتەکان یعنی بەڕاستی ئێمە بێ و فەزلەش بین بەو کۆمەڵێ بەڕاستی کاک نوری وەشتی بوو بەڵێ گیان عومەر تۆفیق ئەوش موسسەکان بووە کاک عومەر جەناب خولەی چەخماخە بووی کاک مستەفا خولەی چەخماخ ساز بوو کۆمەلگا لە بینی ئەو دوو بەرداشەیە بە ئاشی کامیان ئەچوو بەڕێوە ئایا چەخماخ سازەکەی کە بوو بە گوندە بەسەر کۆمەلگایە چەخماخەی ئەسڵ واتە ئەم کۆمەلگایە چۆن جڵەوە بکرێت ئایا ئەو پیاکوژەی ئیسراهیلەکە ئەڵێرچی پیاو نەکوژێ ڕێزی لە ناگرنی ئەوتریان ببورن خۆی یادی بەخێر کاکسمکۆ شتێکی زۆر جوانی نووسی بوو یعنی هەڵقوڵای ناو کۆمەلگاکەی خۆمان بوو لەو سەردەما سمکۆ ناکام لەو زەمانەوا بوو مەسەلەن کە تفەنگەکە دەرەکەوە کە ڕوویە کاتە جەماعەت هەر هەمووی ئەبن بە بت هەمووی لە ترسا و لە هینە واقعیان وڕەمێنێت و هینە بن حتا خولەی چەخماخساسێ وڵێ دار زێنداوە شوێن ئەوە بۆ عیب ناکەن لە سیلاحە ترسن واوە جا فعلا ئەو کاتە سیلاح ئەوەتە یا لە حیوارێکی تریاڵێ تۆ بڵێ حاجی ئەبوو بەکر ئەو کشە بە خولا ئەوی کە ئەناتێ ئاڕێوەڵڵا هەر چوار فیشک بنێرێتە خوازبێنی یەکسەر ئەیێنێ بەڵێ خۆشەویستان بەڕێزان ئەم دوو کارەکتەرە کە لێرە ئامادەیان هەیە بەڕاستی ئێمە بە سەریعیمان جێڕەتوانێ بۆ مەخوەلەیەکی بینی ئەرستۆ ئەفلاتون ئەرستۆ ئەرستۆ سەر بە قوتابخانەی تراژیدیایە ئەفلاتون دژ بە تراژیدیایە ئەفلاتون ئەڵێ تراژیدیای بێدەسەڵاتی و گریان و فرمێسکە ئەمما قارەمانێتی ئیشکردنە لەسەر هۆش لەسەر ئاوەس لەسەر عەقڵ ئەرستۆ جارێک دەڵێ تراژیدیا واتە حوزن واتە هاوسۆزی واتە کە کاک مستەفا ئەحمەدەی دەخۆمێ عومەری کەریماغا دڵی پێی دەستوێ و هاوسۆزی دەبێت بەڵام فراوانبوونی هۆش واتە ئەسکەرتارێت من دەمێ هۆشم لە هۆشی تۆ زیاتر بێت تۆ مەلیکی منش دەبێت مەلیک بم کەوابوو دوو مەلیک جێگایان نابێتەوە لە دورگەیەکە هەر ئەمەیە کە ئەو مخۆمخۆیە لە بینی ئەفلاتون و ئۆرستۆیە هەیە لە خولە چەخماخەیە ئەگەر بە ویژدانەوە ئەگەر بە دیقەت وردبینەوە لێی هەردووکی دەبینی نازانم ئاغا سەر بە ڕێبازی تراژیدیا و مەخوەلەی ئەرستۆیە یا لەسەر دیکتاتۆرەتی ئەفلاتون ئەوەستێت کامیان قوربان پێداویستی کارەکەەوە ئەخوازێ تراجیدی بێ یا کۆمیدی بێ جاری وا هەیە بە کۆمیدی پیشانەیە بەڵام خۆی لە ئاسڵا گریانە شیوەنیش تێگەی بەڵام من ئەوە ئاڵێم چۆن ئەڵێ لە یەک کورا دوو شاهەنگ نابێ کابوو هاوسۆزی لە تراژیدیای هەیە بەمەزڕشتنا من کاتێک تۆ بەسەر دەکەمەوە حەز بە مرۆڤۆنی خۆمەکەم کە مرۆڤبوونی تۆ پێشێ دەکرێت من لێرەوە دڵم بۆ سووتێت بەڵێ ئەڵێ ئەوەتی دنیا هەیە لە ناو کۆمەڵی ئێمە چەخماخەکان هەر هەن بەڵام کوردواتەنی ئەڵێ بەری درۆ کورتە هاشا لە ڕوتان ساختە چێتی وشت تا سەر ناگرێت بەڵێ وایە خۆشەویستان ئەز دەکانم ئەگەر ڕوخسەت بە بە یارمەتی ئێوە کاکسم کۆ خولەی چەخماخە پیاوێکی هین نییە پیاوێکی مزڕە مەسەلەن پیاوێکە خەڵکی کوشتووە خەڵکی سەر بڕیوە سەرانەی سەنووە ئەمەی کردووە ئەوەی کردووە ئەمی کەشیان کە وەکو زیفێگێتە پێشە و خۆیت بەو پیشان بە لە نازناوەکەی ئەوە بەڵێ ئیسیبادە لەوەکە بەڵام ئەم دوو شتە ئەیان بەیەکە کە ئەیان بەیەکە مەسەلەن کاکسم کۆ زیرەک و ئاقلەکەی لە چیا بووە هەردووچیان نەباتە دەرەوە چونکە کە پۆلیسەکەیت ئەڵێ حادیسەچی تەڵقەچی ئەڵێ کاکە نەتۆر لە منەگەی نەمنیش لە تۆگەم مەبەستی لەوە بۆ سڵتا مەسەلەن پۆلیسەکە ئەوە سڵتەیە حکومە قائینە لە میلەتەکە نەگەیوە میلەتیش لەوان نەگەیوە ئەمە یەک دووەم ئەڵەیە خولەی چەخماخە و خولەی چەخماخساز یەکتریان ڕاوناوە لەو سەر کۆڵانە ئێستا خوازانێ کامیانی کوشتووە مەسەلەن لەو مبهەم و لەو غامزەیە یەشوێتیەوە
چونکە احتیمال زۆر زۆرە کەوا ئەم دوانە دیسانەوە یەکێکیان ئەگەر ئەوکەی کوشتوەیە ئەو ئەوی کوشتبێ ئەوکیان سەر هەڵباتەوە یعنی سیراعەکە بەردەوامە و کۆتایی پێ نەهاتواتە خود و سێبەر بۆتە شەڕیان بەڵێ تۆش کەسێکی نامووی حکومی منەکەی فەرمانڕەوایی بەسەر منە جێبەجێەکەیت لە زاراوە و لە زمانی من تێ ناگەی لە کولتوری من تێ ناگەی ئێمە خۆمان نەهامەتێکمان تایە خۆمان و سێبەری خۆمان قەت یەگرتو نەبووین ئەنجا شتێکی تریش مەسەلەن ئەو شانۆگەرێ لە ساڵی 1970 نووسراوە لە ساڵی 1970 ئێمە خسمانە سەر مەسرح و لە تەلەڤیزیۆن تۆمارمان کرد بەڵام لەو ڕۆژەوە هەتاکو ئێسا ئەم خولانە بەردەوامن بەڵە بەردەوامن دەستخۆش تا ئەم دەقێش تا ئێستا شانۆگەریەک نەکراوە پڕ بە پێستی خۆی کاڵای پەقەت باڵا بێ خۆشەویستان ئازیزان قسەمان زۆر کرد بەر لەوەی بڵێن حەسەنداڵا شکەیە کاک مستەفا ئەوی شەقماق ساز بووە کورتە باسێکی بکەن ئەڵێن کاک مەحموود خۆت و جگەرگۆشەکەت پێش کاک فەتاحکەوین دواتر ئەچینەوە خزمەت کاک فەتاح لەگەڵ کاکە خەیامی جگەرگۆشەتە بەرهەمێکی دوێت بۆ بینەرە بە ڕێزانە بۆ ئومێدەی کاکە خەیامیش وردەوە دەبێت سەر ستێج بێت سەر شانۆ توانێت شوێن هەنگاوی تۆ بکەوێ و بەهرەمەندێکی چاکی لە دەرچێت ئازیزان کاک خەیام مەحموود لەگەڵ کاک مەحموود محەممەد تا فەرمون ماڵی دڵشێوەیە بەردەی لێ بۆەوە ماڵی دڵشێوەیە بەردەی لێ بۆەوە ماڵ لە دوور ماڵ لە دوور ماڵ لە دوور دێ ماڵ لە دوور ماڵ لە دوور ماڵ لە دوور دێ ئاو دێ چەند خۆشە و ماڵی تۆی لێیە ئاو دێ چەند خۆشە و ماڵی تۆی لێیە جەڵابی لا خوێندەوایە و بەگوڵە ژەڵابی هەردەم لە سۆنعی چۆردە ساڵابی هەردەم لە سۆنعی چۆردە ساڵابی ماڵە دوور ماڵە دوور ماڵە دوور دێیە ماڵە دوور ماڵە دوور ماڵە دوور دێیە ئاو دێ چەند خۆشە ماڵی تۆی لێیە ئاو دێ چەند خۆشە مەزڵی تۆی لێیە بتاكي تانية بالايكم دايريو بتاكي تانية مال دور مال دور مال دور ديا مال دور مال دور مال دور ديا عودي تنفوش شوا مالي كويديا عودي تنفوش شوا مالي كويديا
جواني لا قنشيرين دير ضلي نباتي لا قنشيرين دير ضلي نباتي مالا دور مالا دور مالا دور ديا مالا دور مالا دور مالا دور ديا او ديتن خوشا مالي دويليا او ديتن خوشا مالي دويليا سراني بقي حياتم تارك سراني بقي حياتم دابر وي مردني هرب تمايتم دابر وي مردني هرب تمايتم مال الدور مال الدور مال الدور ديا مال الدور مال الدور مال الدور ديا أودي تنفوشاو مالي كويليا أودي تنفوشاو مالي كويليا بكوي زخاوني سبب كراكات بكوي زخاوني باشا وباروش بيرانا مالبي باشا وباروش بيرانا مالبي مالا دور مالا دور مالا دور ديا مالا دور مالا دور مالا دور ديا أودي تنخوشا مالي دويليا أودي تنخوشا مالي دويليا دەست و دەمتان خۆش بێ ئەمەر درێژ بێن سەرکەوتوو بن هەمیشە و دایم لە هەموو بوارەکانتانە. خۆشەویستان با بچینەوە لای کاک مستەفا و کاک عومەری کەریماغا لەسەر دوو تەوەرەوەستین. حەسەن داڵاشی شەخ ماخساس چی ئەگەیەنێت لەگەڵ جەژن لە سلەیمانی؟ خوا لێی خۆش بێت، پیاوێکی کاسب و شەخ ماخساس بوو، سیلاحی چاکە کردەوە، بە تایبەتی تاپڕ و ساسمەزەن و ئابەڵە تفەنگی تر و چونکە زۆربەی و تفەنگانە کە دەرزیەکانیان ئەشکا ئەو دروستیە کردەوە، ئیتر بڕنە وایە، یانزە تیر وایە، پێنج تیر وایە، هەر سیلاحێک بوایە، یا مەسەلەن قۆناغ و هینەکانی کە بشکایە هەم ئەوانەشی چاکە کردەوە. دوکانەکەی بەرامبەر کەبابخانەکەی لە دیوی سەروترەوە، عەباس لە کۆڵانەکە لەو دیوە بوو، ئەم لە سەروترەوە خوا لێی خۆش بێ. ئیتر ئەو کاتانە هینی ئێمە نەبوو، ئێمە مەسەلەن مناڵ بووینبڵێ کە ئەڕۆیشیم جەلالی تۆفیقسەتەی دەلاک کە لە ماوەیە کوشت دوایی کرد بەو بەرەوە بوو، ئەو بەو بەرەوە بوو. چیتان بی دەکەوێتوانە لەو سەردەمایە کە ئەوان گەورە بوون، ئێوە مێرد منداڵ یا گەنجێک بوون کە جەژن هەبوو، کە شت هەبوو، ئەو زەمانە زمانی ئەو پیاوانە بوون، چیتان دێتە بەرچاو؟ جەژنی ئەو زەمانە زۆر زۆر خۆش بوو، چونکە خەڵک زۆر مشکلەی نەبوو، خەڵک زۆر گوێی نەئەدا بە هەنێ ئەنعەنە و تەنتەنەی کە ئێستا هەیە، خەڵک سادە و بەسیط بوو، خەڵک مەسەلەن ساڵ و ساڵ کە قاتێ جلیانە کرد لە جەژنا ئەیان کرد و لە بەریانە کرد، چونکە وەکو ئێستا نەبوو هەموو شێگاوە لە بەردەسابێ. دوای ئەوە جەژن خۆش بوو، خاستەن بە نیسبەت ئەوانەوەکەوە مناڵ و هەرزەکار و ئەوانە، ئەمە لەلایەک. لەلایەکی تریش بۆ گەورەکانیش خۆش بوو، چونکە ئەو چەند ڕۆژە پشوو بوو، خەڵک
مانوو بوو هیلاک بوو ئیتر ئیشیانە کرد بەڵێ ئەمە ئەوە دوای ئەوە ئەگەر ناکۆشیەک عەداوەتێ شتێ ببوایە لە بەینی کەسێک و کەسێکی ترا خێزانێک و خێزانێکی تر کورە عەشرەتێک و عەشرەتێکی تریش لەو ڕۆژە بە فرسەتیان نەزانی ئاشتە بوونەوە و گەردن ئازادیانە کرد لە یەک و بڵێن ئەو مشکیلە و شتانەی کۆنیان گەردن ئازادی پێ دروستە تۆ پێ دروستە گەردن ئازادی بەڵێ ساڵێک تۆ بچەوسێنمەوە لە جەژ نابێم بەڵام گەردنم ئازادکە دروستەمە ئەزانی چۆن بوو بە تەکلیفی خەڵک ئەگەر مەسەلەن غەدرێکیشی لێ ئەجاکۆ ئەو پیاوەیە مەسەن لە ژیانیا کە لێبوردەیی هەبێت یعنی خۆی عەزەمەتەکە بچووکێنمەوە من ئەم ساڵ دوو سبلێت موبەردەیەک غەتاسەیەکم سوتاوە لە شەم کڕیوە لە کاسبکارەکانم کڕیون ئەو کاسبکارانەی کە لە بازار دوکانیان هەیە کە بانجی نیۆڕۆ عەسرەدا پێشەم کەسە ڕاکەن بۆ ڕیزی پێشەوە نوێژ دەکەن یعنی چی منش ئامێرەکەم ساڵێک بڕناکە دوای جژن دراوسێن بێ بڵم گردنە ئازا بێت پێت ڕەوایەمە بە عەرزەکەم ئەوەی کە منەڵم جیاوازە لەگەڵەوەی تووە مەسەلەن تۆ مەسەلەی کارەبایات یا سەیارێک لە ماڵەوە برتە دەرەوە بێ بە تەمای نەبیت نەنەوایە بەڵێ یعنی هەروەها ئامێرێکی کارەبایی کەی کڕی هێنیتەوە بە بەرزوو لەسەر سینەما قسەیەکم بۆ بکە بۆی پرسیارەکە ئاغاش بکەم لەسەر سینەما لە جەژنا ئیتر لە سینەماکانیش کۆمەڵێ فلیمیان ئەهێنا وەکو ماجستی و هەرقل و تەڕەزان و ئیتر ئەو جۆرە فلیپان ئاسۆ چونکە بۆ ئەوانە فلیمی هین بوو نامووی موبالەغاتی تیا بوو مەسەلەن کە ئەمانبینی ماجستی بەردێکی گەورەی هەڵەگرت بەقەدەر 2 مێز بەس چی بوو ئەوە فلین و تەبەتۆر و ئەوانە بوو کە بۆ یا کرابوو بەڵێ ئیتر ئەو خدعی سینەمایی وشانە ئیتر بەلای خەڵکەوە گرنگ بوو لەبەرەوە وەکو وتمان هەموو کەسێکی شپارەی پێبوو جەژدیش بوو ئیش و کار نەبوو لەبەرەوە زۆربەی زۆری خەڵکی تر بە گەورە و بچووکەوە ئەچوون بۆ سینەما بە تایبەتی مناڵان و هەرزەکاران و گەنجان بەڵێ ئاغا تۆ ئێستا چێژ لەو جەژنە ئەبینیت کە وەکو باسکرا قوربان ڕێزمە ئێستا زمانێک تێکەوتوین مادە سەروەرە کە مادە سەروەر بوو هەموو شتەکانی کە ئەسڕێتەوە واتە تۆ ڕاستەوخۆ دژی سیستەمی سەرمایەداریت بێگومان سەرمایە ئەگەر بزانی بە جوانی بەکاری بێنی هەڵبەتە لە خزمەتی هەمووانایە بەڵام ئەگەر بۆ خۆپەرستی بێ و نەویستی خەڵەوەکو تاک بەڵامەکو نظام سیستەمی سەرمایەداری بچوو کە دەکاتەوە دەوچۆسێنێتەوانی یاخود فەرحانت دەکات یا خۆشحاڵ دەکات قوربان سیستەمی هاوبەشی یعنی ئیشتیراکی واوا بڵێن مرۆڤەکان هەرکەس بۆ خۆیان نەبێ مەسەلەن من لە جەژنا زیاتر تەمەتوع بەچووە کردووە من زیاتر تەمەتوعم بەوە کردەوە کە خەڵکەکان لە ئاستێکا بوون نزیک بوون لە یەکەوە کەس پۆزی بەسەر ئەویکا لێ نایە لە ئاست سەرمایە لە ئاستیکی ئەوە بوون ئەوەشی کە دەوڵەمەنگ بووایە بیری لەوە ناکردەوە هەر بۆ خۆی بژی ئێستا پێت خۆشە من نۆرەبڕی لە کاکفتاحی سەزواری بکەم گۆرانیەکتان بۆڵم ناوی ناهێنم بەس جەژنانەیە و جەژنەکانتان بێنمەوە بەرچاو حەز دەکەنەوەتان بێگومان ئاخر ئەوەی کە کاک موستەفا ئیشارەتی پیا جەژن معنای چی بوو ئاش بوونەوە و یەکتر ویستن و بە خۆداچوونەوە و بەڵام ئێمە بۆچی یەکتری عاجزکەین با یەکتری عاجز نەکەین بۆ یەکتر ئاش نەکەینەوە ئەبێ وابینیانی بەڕاست خۆشەویستان بەڕێزان لەسەر داوای کاک عومەری کەریماغا من ئەم جەژنە ئەو نەوانەی لە تەمەنی ئێمەمانانان لەگەڵ نەوەی ئێستا نەوەی ئایندە مشارەکەی گۆرانیەک دەکەین بەشداری دەکەین کە جەژن لای ئێمە وابوو لە بڵندگۆی شاشەی سینەماکانەوە جۆمان لەم ئاهەنگانە بوو ئێستا دووبارەی دەکەینەوە أنا دوام ترسان لين ديني من بطال أي قرد أنا برزوكا ليدي بادر كيف أنا اليوم هلا
شيرين هلا ياما اي بو هلا ياما شيرين هلا ياما كسقلكم دايان بلاياما كسقلكم دايان بلايام رجال زي دجال زي دجال زي دجال قلبي ديدي من الريحان مريبو هنايا شيرين زابوسي عيبو هنايا شيرين زابوسي مسبن دايتي جني ومانايتي مسبن دايتي جني وماناي رجال ديدي جال ديدي جال ديدي جال هاي ما بيملك قلبك والله كبد متقي انا يبو هلايا شير الهلايا اي بو هلايا شير الهلايا كسقلك كوبن دايان بلايا كسقلك كوبن دايان بلايا رجال زي دجال زي دجال زي دجال زرزر ما بواي هرقي بو هلايا شير الزاروس اي بو هلايا شير الزاروسي مسمن دايت جني ومانايتي مسمن دايت جني وماناي رجال دي دجال دي دجال دي دجال دي دەسیەوەش خۆش بێت سواز هەموو لایەک ئازیزان خۆشەویستان دەچینەوە خزمەت میوانە بەڕێزەکان کاک فەتاحی سەوزەواری زانیمان کە سەوزەوار واتە سەوزەفرۆش بزانین لەم کاتە گۆرانی سەوزەمان بۆ دەڵێت یا گۆرانێکی تر خزمەتداین هەتا بەعرزی خۆت لە خزمەتدام ئێستاش ئێوە بەرهەمێکی تری ناوازەیە کاک فەتاحی سەوزەواری ئازیزان بەسم جێگا پێلشکە بەت لە درێیانم گەشکە تاکە چاوم دەبەستی منداڵێم بچمە بێشکە عشقی تۆ سوتاوم پاکە نەیناوێ بێشکە
درێژکە مرشدي من ديوان الشيوانم شيخي دي بالضردين من بوقهم لبميوانم لو جيتين ودرسم عويجنا كود ظانم حق الصبتين تشد ما يبوتو عرب جيانم ما يبوتو عرب جيانم شكل تراب حط الجانب طليوة فدايما لعقابم ثم تصيري عالمي كيف يكفي حسابم حتى تروح من خير دبين لكن جمال بابم خدا لتقبل لك اي بوسي ذا الحالة يدابم اي بوسي ذا الحالة يدابم لو ابتلي بوم ديوان زندمات ونصري هاي زندمات ونصري دەستودەمم خۆش بێ کاک فەتاحجان بەم گۆرانیە 4 میلیۆنیمان بیرکەوتەوە ناوی چی بوو سەربەندی گۆرانەکەت؟ ئەو بۆ 5 گۆرانی بوو بە 6 مادەم پەرلەمانی شتێک ئەنجا گۆرانیشی لەسەر بەڵێ گوڵەکەم گوڵە ئەو گۆرانیش بەڵێ نەمامین جاگۆرانی دیکەشی لەسەرا وەی کاڵە ماشێن نەکا بە ژێرۆ جا هەر گۆرانیتری لەسەرا ناسشێ لە بەرە مێرم سەر کۆڵمە بەلێو دەگرم ئەگەر دەچی بۆ سەیران جانتاکە بۆ هەڵ دەگرم شتێکی وایە وانە دەسودەمە خۆش زۆر گەرم و خۆش بوو ئاغا 100,000 چییە 100,000 100,000 چییە؟ بگورە کاکەمی داجان ئەو 100,000 شتێکی وەبیر من هێناوەتەوە دەنگۆی ئەوە هەبوو بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی 100,000 بەو کەسانەی خەوە هەژار و نەدارن منیش ڕێڕەوم لەوێوەیە هەنگ هەژار کەوا لەوێەوە ئەڕۆم سوتفەی ئەوەم کرد خوشکێ دیار بوو منی ئەناسی وتی ئاغا گیان سڵاو لێ بێوتم سڵاو سەر چاو خوشکی بەڕێز فەرموو وتی وەڵی کاکە گیان من لە ڕێی دوورەوە هاتووم بە تەکسی هاتووم لەو سەرەوە 5,000 ماوە لەم سەریشەوە بێ 5 بەم 100,000ەکەشیان
منیش وتم خوشکی بەڕێزە چی ئەفەرمووی وتی وەڵی هەر ئەوە ناڕێم تم باشە بە سەر چاو ئیتر وتم ئەوە پارەی ئەم سەر و ئەو سەر ئەوە شتێکی زیای با هەر پێ بێ احتیات بەڵام تخوات کایەکم هەیە وتی فەرموو ئاغاجیان وتم وڵات کات لێکەم تخوا شووی سێ هەم مەکە با ڕووداوێکی تری سیارە ڕوونەیە دەسو دەمە خۆشە کاک مستەفاجان دڵشاد چوو بۆ عیادە ئەمە چییە؟ دڵشاد چوو بۆ عیادە؟ نا ساڵێکیان دڵم من بوو نەخۆش بوو ئیتر بەپەلە گەیانمیانە خەستەخانە ئەو شەو تۆزێ لەم کاتە زووتر بوو بۆ بەیانیەکەی دکتۆر هینان بۆ کردم وتیان نەبێ شەبەکە و باڵۆن و شتی بۆ دابنین من هەوڵم ماکەوە وتم دەستکاری مەکەن و خۆی چاکە بێتەوە وتی خۆی لە خۆی چاک نابێتەوە تازە ئەم دڵی تۆ هیلاکە بۆ بەیانە خوار ناگرێ هەموو برادران هاتن خەسەخانەکە پڕ بوو بوو کاک عومەر و کاک بەرزان و یەکێکی تر ئالەوانە کاک دڵشادی مەلا هەمزە ئەوی جاس بوو منیش دکتۆرەکە قەناعەتی پێ کردم ئیتر جلوشتیان نین کردم و خسمیانە سەر ئەو عارەبان و قەرێوڵەی کە ئەوبەن بۆ عەمەلیاتەکە ئیتر ئەوەی وە ئەوە خۆی دانیشتووە دکتۆرەکەش لەگەڵمانە بوو دکتۆر بە قوربانێ بم دەستکاری مەکە بەس یەک دوو دەماری درۆی تایەوانە دەربێنە ئیتر خۆی نەخێرامە ئەم ئاغا بڵێ ئیتر هەر یەکەی شتێکەوت وەڵام منی خوار ناگرێ هەموو بە مەلولی و بە نەوەیەک وەسا بوونەوانە چاوم بە کاک دڵشاد کە و ئالەولاوە وەسا بوو منیش خوا بوەستن دکتۆر گیان پەرلە مەکەن کاکە من بن جەماعەت کوڕەکانی خۆشم و تر هەموو لێ بووم دەوری 50-60 کەس وەساون وتم جەماعەت هەموو گوێ بگرن ئەوە منەچم بۆ عەمەلیاتە ئەمە دنیایە دەرەچم دەرناچم بەڵام سێ دەفتەرم لای ئەو کاک دڵشادەیە لێو هاواری کرد درۆ کات پارەی لام نییە کاکە عەمەلیاتی مەکەن با تووشی مشکلە نەبم تێگەی ئیتر بوو بەبین پێکەنین و بەزم و ڕزمێ مەگەر خوا بە خۆی زانی ماچەکەین هیوادارین کاک دڵشاد هەمیشە هەروە بە گوڕ و بەتین بێت بەڵێ ئەنجا ئەو کاک مستەفا ئەوەی لەبیر چوو دکتۆر وتی ئیتر لەمە لە کاک مستەفا نابێ ئەوە بخۆیت و ئەوە چی بکەیت و ئەوە بکەیت ئیتر کۆمەڵێشتی پێ بەڵام منیتم جەنابی دکتۆر منیتم جەنابی دکتۆر تخوا منعی هەرچێکی لێکەی منعی درۆی لێ مەکە جا ئێستا خۆی ئەو درۆیی کە هیچی لای دڵشادی مەلا هەمزە نەبووە منیش بۆی ئەو قسەیەم کرد هەر بۆ خۆشی تاپان کاک مستەفا کەسێکی بەڕێزە نەڵێم بڵێ ئیترکە لە یەک دوو شەو لە خەسەخانە مامە و شومەوە بۆ ماڵەوەی تر خەڵک و برادر و ڕەفیقوانە هاتن برادرێک وتی چی پێوتی وتم وەڵاوتی جگەرە مەخۆ شەوری مەخۆ خۆ هیلاک مەکە وتی ئەی مەشروب وتم وەڵا ئەو قسەی نەکە منیش هیچ قسەم نەکرد وتم نە ئەو قسەی کرد نەمیش قسەم کرد خۆشەویستان ئازیزەکانم ئەمە ئەو پیاوانن کە لە ڕۆژگاری تەلەڤیزیۆنی ڕەشوسپیەوە تا ئەم ساتە وەختە لە خزمەت شانۆی کوردی و هونەری کوردیان و هەروەها ئەم هونەرمەندە بەڕێزانە لەوەتی من بیرم بێ خەڵێکی خزمەتی هونەری ڕەسەنی کوردی هونەری میلی کوردی بە هەموو ناوچەکانەوە و ئەو بەڕێزانەش کە ژەنیارن ئەم شەو جەوریان کێشە ماندوو بوون ئەو خوشکانە ئەو برایانش کە هەڵبڕچیان سازدا ئەگەر توانین بتوان بە هەموو لایەکمان تۆسقاڵێک خەمەکانی دڵی ئێوەمان ڕەوان بێتوانێ ئێمە خۆمان بەختەوەر دەزانین هەر بۆیە دواهەمین بڕگەی بەرنامەکەمان ئەگەر پیرۆزبایان هەیە بیکەن ئەگەر نامە لە جیاتی هەموو لایەک دەڵم هەموو ساتێکتان هەر جەژن و خۆشی بێ عەزیزان ئێستا بەندە لەگەڵ کاک فەتا لەگەڵ کاک مەحموو گۆرانەیەکی سێقۆڵی ئەڵێن بۆ ئومێدەی جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت هەموو لایەکیش بەخێرن دووبارە سەرچاوی
گۆڕانی وردم لە بۆ سەفەرێ کردم ماڵی یەکشە چەندر بوو بەخێر هاتنی نەکردم بیلان نەبوو بە یارم تاڕیشی سپین نەکردم یاران ئەوڵە سەلامەت ئەگەر لە سوێدا مردم یاران ئەوڵە سەلامەت ئەگەر لە سوێدا مردم ئەیوەی چت کرد خونچە گوڵ لەوەرە مەگرە بەهانە گەشت و دەڕازاوەیە یەک پەرچە گوڵە ئێستانە بەمکە بەشڵە نێرگزێ بۆ نێوە ئەو شەمە ئەمانە بەمکەم بەشڵە نێرگزێ بۆ نێوە ئەو شەمە ئەمانە شادادەیتەن کەلێوێ هەڵاتم کەوت پەکێوێ داری لە جوانم نایە دەری باوانش شێوێ تەیری دڵم نامۆیە بۆ قوربانی دەمزێوێ کۆتەڵێ لە سەرژێڕم هەتا بناری زێوێ ئەیوەی چیت کرد خونچە گوڵ دەورە مەگرا بەهانە چۆڵ و پێدەش خەمڵیوە یەک پارچە گوڵە هێستانە بمکەم بەچڵە نێرگزێ بۆ نێو ئەو شەمامانە بەوزورەی بۆت نەماوم شێتی چاوم برۆتم سێبەندی زۆڵپی خاوم بەگەڕی عشقی جوانێت وەکوو کەڵدا برژاوم ڕەنگەم زەعیف و زەردا وێنەی ژای بەرەماوم لەگە ڕۆژە ڕێگا دەڕوا کتابتی هەناوم جارێک بەڵێ مەرحەبا سەد جار دەڵێم سەرچاوم برێمە چەندە جوانی وەرە مەگرا بەهانە گردنم دەدەم حیبی تێدا دێدوانە خەمی بۆ من بەزەیەش ئەوە زێرمی قوربانە خەمی بۆ من بەزەیەش ئەوە زێرمی قوربانە جرجم لكر بالرجو بو خون ضلي لاولاوي امنش بير دربرو بو ما شكل رزانا دما متصاب ضلو خوش بيت جواني بو صابات برقلو خوش بيت جواني بو صابات برقلو ايوي شذكر خلشقل دور مغرب بهانا دستو درازايا يكبر شقل هستانا بمكبش الله نرقزه بوني وشرامانا بمكبش الله نرقزه بوني وعشرة أمانة